گفتوگۆ لەسەر کۆڕبەندی جیهانیە بۆی زاڵبوون بەسەر جیاکاریەکانە ئەم کۆڕبەندە بۆ خۆی گرنگی و تایبەتمەندی هەیە کە چۆن بتوانین ئێمە هەم وەکو وڵاتی عێراق و وەکو هەرێمی کوردستان کە چەندین پەنابەر ڕووی کردوت هێمە و پێچوانەی ئێمەش چەندین کوردمان هەیە کە لە تاراوگە و لە وڵاتە ئەوروپیەکان نیشتەجێ بوون بەڵام هەمیشە هەوڵەترێکە جیاکاری بەتی بکرێ ئایا ئەم جیاکاریانە هۆکارەکەی چییە و چۆن توانراوە بەسەر کەسەکانی تراوەکو کەسی دوو ئێستا لەوانێت زۆربەی ئەو کەسانی بینەرمان بن ڕێک هەز بەم ژمارە دووە بکەن وەکو کەسی دوو ینی کەسی یەک مواتینی ئەو وڵاتەیە کەسی دوو کەسێک کە پەنابەری بردووە بەڵام بۆ ئێمە ئەم ژمارە دووە لا نەبین هەوڵ بین زاڵ بین بەسەر ئەوەیە کە ئێمە مرۆڤین بە هاوسەنگی سێری یەکتر بکەین لەم نێوەندەیە و لە شاری سلێمانی ڕێکخراوی مەدەنیەتی CDO هەمیشە هەوڵیا خزمەتی ئەو کەسانە بکە کە لە هەر شوێنێکەوە ڕویان کردوتە ناوچەکەمان لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی پێداویستی لە ڕووی دەرونی لە ڕووی یاساوە کە بتوانن بە شێوەیەکی باش پاڵپشتیان بن بەمەشەوە نەوەستاوە چەندین لقی هەیە لە شار و شارۆچکەکانی تریش بەمەش کە توانیویانەیەکە لەو خاتونە بەڕێزانەیە لە کۆڕبەندەکەیە بەشدار بێ لە وڵاتی ئەڵمانیا ئەویش خات و تارە عزیزەوەکو بەڕێوەبەری ئۆفیسی کەرکک لە ڕێکخراوی CDO کامڕۆ بەڕێزیان لامان میوانە لەسەر کۆڕبەندەکە قساکەین و چۆن تانراوە ئەمان وەکو ڕێکخراوی CDO بتوانن لەو کۆڕبەندەیە بەشدار بن و بتوانن ئاماجی کۆڕبەندەکەشمان بۆ وەربگرن خات تارا زۆر بەخێر بێ با سەرەتا باسێکی کۆڕبەندەکە بکەین کام کۆڕبەندە ژمارەیەکی زۆری لە خۆی کۆ کردەوە ئاماجی ئەم کۆڕبەندە چی بوو کە بەسرا بۆچی توانراکەیەوە کۆ بکاتەوە بتوانن کۆمەڵە گفتوگۆی جیاواز بکەن بەڵێ زۆر سپاس سەرەتا بەیانی هەموو لایەک باش زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە طبعا ئەم کۆڕبەندە کە گلۆبال میدیا فۆریوم دیداری جیهانی میدیایە ساڵانە لە وڵاتی ئەڵمانیا لە شاری بۆن ڕێکەخرێت یەکە لە پرۆگرامەکانی کەناڵی DW ئەڵمانی کە بە فەندی ئۆفیسی دەرەوەی وڵاتی ئەڵمانیا ڕێکەخرێ و ژمارەیەک پارتنەری تر کە هاوبەشن لەوەی کە ساڵانە ئەم کۆڕبەندە بەردەوامی هەبێت و ژمارەیەکی زۆر ڕۆژنامەنووسان و سیاسەتمەداران و کەسانی پسپۆڕ لە بواری میدیا کۆ بکاتەوە بۆی بتوانن کە بیر و ڕاکان ئاڵ و گۆڕ بکرێت و بگەنە ئامانجێکی هاوبەش ئەم ساڵ ئەم کۆڕبەندە لەژێر ناونیشانی Overcoming Divisions ئەنجامدرا کە زاڵبوون بوو بەسەر جیاکاریەکاندا هەر ساڵی ناونیشانێکی هەیە دیارە هەڵبژاردننی ناونیشانی Overcoming Divisions بۆ ئەم ساڵ مەبەستەکە لەوە بووکە بە پێوەی کە ڕێکخەرانی کۆنفرانسەکە لە سەرەتای کۆنفرانسەکە ئاماژەیان پێکرد کە زۆرترین جیاکاری لە جیهاندا هەست پێکرێت لە وتاری ڕقوکی نەبێت لە دژایەتی بێت لە نێوان وڵاتەکانە لە نێوان کۆمەلگاکانە لە نێوان کۆمەلگا بچووک و گەورەکانیشا لەسەر ئاستی نێودەوڵەتیشە ئەم جیاکاریانە ئاماژەی پێکرێ و بەهۆی بوونی جەنگی ئەم دوایانش کە لە ئۆکرانیا و رووسیا دابڕانێکی زۆر لە نێوان کۆمەلگاکانە دروست بووە ئەمەش هۆکار بووە لەسەرەوەی کە ناونیشانی کۆنفرانسی ئەم ساڵ بێتە Overcoming Divisions زاڵبوون بێت بەسەر جیاکاریەکاندا بە ئامانجەوەی کە بتوانرێت زۆرترین خەڵک کۆ بکرێتەوە زۆرترین میدیاکار باس دەوە بکەن کە میدیا ڕۆڵی چییە ئایا ڕاگەاندن ئەتوانێت چی بکە بۆی زاڵ بە بەسەر ئەو جیاکاریانەی کە لە جیهاندا هەن و ڕۆژ بە ڕۆژ وتارەکان ڕقوکینەکان زیاتر ئەبن بەتایبەت لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا کە هەمومان ئاگدارین تا چ ئاستێک دژایەتی و ڕقبەرقایەتی بەرەو زیادبوون ئەچێت و تەنانەت هەر زۆر دوور نەڕۆین لەم ڕووداوانیم کۆتایی خۆشمانەکە لە شاری چەمچەماڵ لە بینیمان کە بارودۆخێکی لەو شێوەیە بەهۆی جیاوازی بیر و ڕاوەکە گەنجێک بۆ قوربانی بۆیە ئامانجی ئەو کۆنفرانسەکەش توانین بڵین هەر دوور نەبوو لەمە کە بتوانرێت ئەم بربەست و ململانیانە کەمتر بکرێتەوە و میدیا ڕۆڵێکی باش بگەڕێت لەوەی کە بەرەو ئاراستەیەکی باشتر بەرەو جیهانێک بچێت کە کەمترین جیاکاری تێدا هەبێت زۆر باشە کۆربەندەکە چەند ڕۆژی خاند ئەو چالاکیانەی کە لە کۆربەندەکە ئەنجامدا بە چ شێوازێک بوو بەڵێ کۆربەندەکە خۆی پرۆگرامێکی سێ ڕۆژە بوو ڕۆژی یەکەمیان پێکات بوو لە کۆمەڵێک وەرکشۆپ کە بۆ ئامادەبووەکان ڕێکخرا بوو ئەو ڕۆژنامەنووسانی لە سەرانسەری جیهانەوە ئەو کەسانی کە لەلایەنی میدیا و ئامادە بوون باسی ئەویانە کرد کە لە کۆمەڵێک بابەتی جیاواز وەرکشۆپیان وەرگرت لەوانە کە بابەتی فیک نیوز بابەتی چۆنێتی دروستکردنی پۆدکاست و کۆمەڵێک بابەتی جیاواز و ڕۆژی دووەم و سێمیشی کە بەناوی کۆنفرانسەکەەوە بوو ئەو کاتە بە دوو ڕۆژی کۆنفرانس و ڕۆژێکی وەرکشۆپ بتوانین بڵێن پرۆگرامێکی سێ ڕۆژە بوو زۆر باشە کەواتە لەنێو ئەم کۆڕبەندەیە کە ئێوە بەشدار بوون ینی خاڵێکی زۆر گرنگە باس کرد کە لەم کۆڕبەندەیە لەوانەیە جیاکاریەکانیش لەسەر ئەو ڕووداوانەی کە لەناو ئێمەیان ڕوئەیە پەیوەندیەکی باشی هەبێت کەواتە هەمیشە
میدیا ڕۆڵێکی هەیە لەم بابەتانەیە کە بەلایانی ئەرێنیا بڕوا نەک بەلایانی نەرێنیە بەداخۆ لایەنە نەرێنەکەی زۆر جار لای ئێمە زاڵ بۆ چەندین کێشەیەک ڕۆیە بەڵام دواتر چەندین کێشەی کتر بە دوای خۆیان هێنێ ئەمانە تا چەند گفتوگۆیەکی گەرم بوون لەم کۆڕبەندەیە بۆی کە بتوانن میدیاکارەکانی کە بەشدار بوون لەوێ یاخۆ کەسانی کە لەو بوارەیە کارەکان هۆشیاری وەرگن لە بوارەکەی خۆیانە چی ئەکەن وچی ئەخەنە ناو کۆمەڵگاوە ئەمە تا چەند قسەی لەسەر کرا بەڵێ طبعا کۆربەندەکە کۆمەڵێک بابەتی جیاواز کە بابەتی ئەوەی بەڕێز ئاماژەت پێکرد بابەتێکی زۆر سەرەکی کۆنفرانسەکە بوو بەڵام لە پاڵ ئەوانەشە بابەتی فیک نیوز بابەتی زیرەکی دەستکرد بابەتی فریدم ئۆف سپیچ ئازادی ڕادەربڕین ترکیزێکی زۆر خراە سەر ئەمانە و بابەتی جەنگی دوایی نێوان ئوکرانیا و رووسیاش کە ئەو ڕۆژنامەنووسانە ئەزمموی خۆیان باس کرد لە کاتی جەنگا چۆن ڕماڵیان کردو بەڵام لە پاڵ ئەمانەشە ترکیزێکی گەورە خراپ بۆ سەر ئەوەی کە میدیا چۆن بتوانێت بە ئاراستێکی باشترا کار بکات تا کۆمەلگایەکی تەندروستتر دروست بکات بۆ ئەمە کۆمەڵێک تەوەری جیاوازڕێ خراپ بوو چ لە ناو هۆڵی کۆنفرانسا چ لە ناو ئەو هۆڵە بچووکانەی کە دانرا بوو وەرکشۆپی بەردەوامی تارێک ئەخراوە هەر کەسێکی توانی بەردەوام داخڵ بێت و گوێ بگرێت و کۆمەڵێک شتی ڕاستەوخۆشی هەبوو کە تەمان بیرمان نەچێ ئەم کۆنفرانسە تەنیا ئۆنسایت نەبوو تەنیاوە نەبوو کە بڵین ئێمە ئامادە بوون بەڵام لە ڕووی ئۆنلاینیشەوە هەزاران کەس لە سەرانسەری جیهانە ڕەجستریان کردبوو ناویان تۆمار کردبوو بە ئۆنلاین ئاگاداری کۆنفرانسەکە بوون کە چ شتێک پێشکەشەکرێت بابەتی سەرەکی ئاماژە بەوە ئەکرات کە بۆ نمونە ئەو ڕۆژنامەنووسانەی لە ناوچەکانی جەنگا ئیشان کردووە چۆن توانیویانە لایەنگیر نەبن نەچنە پاڵ لایەنێکا و لایەنێکی تر بشکێنەوە چۆن ئەم ڕۆژنامەنووسانە لە کاتێکا ڕەنگە خۆی ئۆکرانی بوو بێت یاخود خۆی ڕووسی بوو بێت کە لە ناویشانە سپیچێک لەلایەن براوی خەڵاتی نۆبڵ ڕۆژنامەنووسێکی ڕووسی پێشکەش کرا باسیەوەی کرد کە بۆچی گلەیەکی زۆر دێتە سەر ڕۆژنامەنووسانی ڕووسی کە بۆچی ئەڵێن ئێوە بێدەنگن بۆچی ئێوە قسە ناکەن لەو داگیرکاریانی کە ڕوو ئەدات بەگشتی کۆنفرانسەکە ئامانجی ئەوە بوو کە ئەو لێڵیانی کە هەیە لەسەر جیهان ڕوون بکرێتەوە وەکارێکی باشتر بکات جدیتر بێ لەسەرەوەی کە چۆن ڕۆژنامەنووس بتوانێت لایەنگیر نەبێت لە ڕووداوەکانە و بتوانێت ئاراستەی ڕووداوە کارە سادبارەکان و ڕووداوە مەترسیدارەکان بە دیوێکان نەبات کە خراپەکاری زیاتر لە کۆمەلگا دروست بکات و بێتە هەوەی کە مەترسیەکان و کێشەکان ماوەیەکی زیاتر درێژە بخایەن و ڕێگی قوڵتر لە کۆمەلگایە داڕێژێت زۆر باشە هاوشەوەی ئەو کۆربەندەی کە لە وڵاتی ئەڵمانیا بەڕێوەچوو تا چەند پێویستە ئەم کۆربەندانە لە کوردستانی شەهابێ وەکوی ئەزانین بەداخەوە ئێستا زۆرێک لە میدیاکارەکان کاتێک کە ڕووداوێک ئەبێت ئەوان زیاتر کاریگەریان ئەبرێتە دەرونی مرۆڤەکانەوە ئەکا کە ڕووداوەکان گەورەتر بێت و کاریگەری خراپتری هەبێت بەڵێ بەڕاستی زۆر گرینگە زۆر گرینگە ینی ئەوەی ئەو تەورانی کە لەوێ ئاماژەی پێکرا من هەر کاتکە گوێم لێ بۆ وت خۆزگە بکرایە شتێکی وا بکرایە لەسەر ئاستی هەرێمی کوردستان بواە میدیا کوردیەکان یاخۆ لەسەر ئاستی عێراقیش بایە بەڕاستی چکە عێراقێکێکە لەو وڵاتانی کە بەردەوام لە هێڵی سووری پێشەوەی جەنگا بووە بەڕاستی بە ململانی زۆرا تێپەڕیوە ئێستاش ململانەکان زۆرن بۆیە زۆر گرینگە کە میدیا تا بتوانێت بەرپرسیاران تر مامەڵە بکات تا بتوانێت کاولکاریەکان کەمتر کاتەوە چکە خۆمان زۆر باش ئاگدارین کە لەو کێشە و لەو بربەستانەی کە کۆمەلگا هاتۆتە پێشی چەندین جار بینیمانە کە بەداخەوە میدیا ڕۆڵی زۆر خراپی بینیوە ئەسڵەن هۆکار بووە کە دەرونی خەڵک زۆر بە ئاراستێکی خراپترا بچێت و کۆمەڵێک بابەتی خراپتر ینی بە شێوەیە کە ڕەنگە مەبەستیش نەبوو بێ بەڵام بە شێوەیە کە ئاگدار نەبوو بێتن وروژێنراوە کە کاریگەری زۆر نگەتیڤی بەسەر بارودۆخی کۆمەلگاوە هەبوو بۆیە زۆر گرینگە کە هاوشێوەی ئەم جۆرە کۆربەندانە لەسەر ئاستی ناوخۆیشا ڕێک بخرێ بۆ ئامانجەی کە هەم نێتوەرکێکی باشەکە تۆ بتوانی سەرجەم و کەناڵانە نزیک بکەیتەوە لە یەکتر دیدگاکانیان بکەی بە یەکتر ینی بیرۆکەیەک بگەێنی کە ئەکرێت ئێمە هەمومان بە دیدگایەکی هاوبەشکار بکەین بیرۆکەیەک بگەێنین کە کێشەکان بکرێن بە یەک کێشە و ئامانجەکان بکرێن بە یەک ئامانج کە بۆچی هەمومان گرینگە کۆمەڵێک ئامانجی باشمان لە پێش بێت و بە کۆمەڵێک ئامانجی باش ئیش بکەین تا بتوانین لەو مەترسی و لەو کێشە و گرفتانی کە لە کۆمەلگا هەیە کەمتری بکەینەوە باشە خاتو تارە لەگەڵەوەی کە ئێوە بەشداری ئەم کۆربەندەتان کرد ڕێخەرانی ئەم کۆربەندە فیدباکیان چی بوو بۆ ئێوە وەکو کوردێک بەشداری ئەم کۆربەندە بوون کەوەی کە تۆ لەناو کۆربەندەکەیان بووی بەڵێ بەڕاستی من لەوێ کۆمەڵی قسەشم کردیانی لەسەرەوەی کە هەم ینی وەکو کوردێکە لە کوردستانەوە بەشدارم ئێمە لای ئێمە ڕەوشەکە چۆن جیاوازە چکە بەڕاستی ئەوەی کە لەوێ من زیاتر بینیم تەرکیزەکە زۆر لەسەر شەڕی ئۆکرانیا و رووسیا بوو تەرکیزەکە زۆر لەسەر مەوزوعی باسێکی گەرمە لە باسێکی زۆر گەرمی جیهانە بابەتی کلایمەت چێنجە گۆڕانی کەشوهەوایە بەڵام ئێمە بیر
بیرمان نەچێت کە هێشتا کۆمەڵێک وڵات هەیە لە کۆمەڵێک بەتایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کۆمەڵێک مبلانی زۆر هەیە کە تەرکیز نەخراوەتە سەری کۆمەڵێک بەربەستی زۆر هەیە کە من هەستمە کرد فراغێکە لە کۆڕبەندەکەیە و لەوێش پێشنیارم کرد بۆ ڕێکخەرەکانی کە بۆچی ئەم فراغە لێرە هەستی پێکرێت کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەر ڕێ ئەو هەموو ملانەی کە تایەتی بەڵام هەستەکەی زیاتر جەنگەکە بەبارێکی ینی بابەتەکان بەبارێکی ترا ینی باس ئەکرێت ینی بەتایبەت کە تۆ کۆڕبەندێکی جیهانی بە بەڕاستی بەرپرسیارەتێکی گەورەیە کە تۆ ئەبێ هەوڵ بەی زۆرترین بابەتی جیهانی کە لە دنیای گەرمن بیوروژێنیت و ناحەقیش نەکرێت بەرامبەر هیچ لایەنێک چوە بەڕاستی بۆ هەنێک کەس بۆ نمونە کە ئێمە دانیشتین گوێ لەوان ئەگرین باستی بابەتی کلایمت چینجەکەن گۆڕانی کەشوها بابەتێکی زۆر گەرمە بەڵام کۆمەڵێک ململانی تر هەیە کە لە ئێستاە هەستە کرد ئەکرێت باس بکرێت بەتایبەت ئەو ڕۆژنامە نووسانەی کە لە ماوەی ڕابردووە بە ئێستاشەوە لە جەنگا بەشدار بوون کۆمەڵێک گرفتی زۆر کە ڕۆژنامە نووسان ڕوبەڕووی بوونەتەوە لە عێراقا لە هەرێمی کوردستانە لە ماوەی شەڕی داعشە کە ئەکرا ئەگەر هیچ نەبێ سەرنجێکی بچووک بخرایەتە سەری زیاتر پانەڵەکان ڕێکخەرەکانەوەی کە قسەیان کرد پانێڵستەکان زیاتر لە وڵاتانی ئەوروپیەوە بوون تەنیا پرۆگرامێک کە هەستم کرد زیاتر ڕنگ بۆ ڕنگدانەوەی خۆمانی تیا هەست پێ بکرێت پرۆگرامێکی ڕاستەوخۆی تۆکشۆی جعفەر تۆک کە ڕاستەوخۆ لە ناو کۆنفرانسەکەیە لە هۆڵێکا ڕێک خرابوو باسی بربەستەکانی بەردەم ژنان کرا لە وڵاتانی عەرەبیە کە تووشی چ بربەستێکە بنەوە ئەوەی چێک بوو لەو شتانی کە هەستەکە ڕنگدانەوەی واقعی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ڕەنگە ئێمە کوردیش تا ڕادەیەک خۆمانی تا ببینینەوە بارودۆخی ژنان لە ناوچە کوردەکان باشترە ناڵم هاوشێوەی ئەو ژنانەی وڵاتانی عەرەبیە کە ڕوبەڕوێ بنەوە بەڵام تا ڕادەیەک خۆمانمانتیا ئەبینیەوە کە هەستمانە کرد ئەوانەی کە لەوێ ئاماژەی پێکرێت هەستە کرد تۆزێک ڕەنگە نزیکایەتێکی زیاتر هەبێت لەو بربەستانی کە ڕوبەڕوومانە بێتەوە زۆر باشە تۆکو بەشداربێک لە کۆڕبەندەکە و هەروە کوڕەخراوی CDO لە پلانتانانیە و لە ڕێگەی سیمینارەوە یان وەرکشۆپ ئەمە بۆ میدیاکارەکانی دیکە بگوازنەوە بێگومان طبعا وەکو ڕێکخراوی CDO ئێمە کۆمەڵە کاری زۆرمان ئەنجام داوە و بەردەوامیشین بۆ زیادکردنی مەودای ئازادی ڕادەربڕین بۆ پاڵپشتی ڕۆژنامە نووسان بۆ دروستکردنی نێتوەرکێکی بەهێز لە نێوان ڕۆژنامە نووسەکانە هەر لە ئەم ساڵە ئێمە لە مانگی دووە کۆنفرانسێکمان ڕێخست لەسەر بابەتی ئازادی ڕادەربڕین کە بە ئامادەبوونی بەڕێز سەرۆکی پەرلەمان و کۆمەڵێک کەسایەتی بەڕێزی هەرێمی کوردستان و عێراق بۆی کە تاوتوی ئەوە بکرێت کە چۆن بتوانین ڕەوشی ئازادی ڕادەربڕین بەهێزتر بکرێت و چۆن بتوانین ژینگەیەکی سەقامگیرتر بۆ ڕۆژنامە نووسان دروست بکەین ئەمە تاکە هەوڵمان نییە بەردەوام بووین لەوەی کە پرۆگرام و ڕاهێنانی چڕ و پڕێک بخەین بۆ ڕۆژنامە نووسان کە تا لە کواڵیتێکی باشترە کارەکان بکەن و میدیاکان لە کواڵیتێکی باشترە بابەتەکانیان بگێنن بێگومان لە پلانیشمانە هەیە کە بتوانین ئێمە چۆن ڕنگدانەوەی ئەو کۆڕبەندە لە کار و چالاکیەکانی خۆمانە ڕنگ بداتەوە بتوانین بە شێوەیەکی ئیجابی بگاتەوە بە ڕۆژنامە نووسانی خۆمان تۆ لە شاری کەرکووکی خۆشەویستیش لەوێکە هەم وەکو ئەندامێکی ڕێکخراوی CDO و لێژ دەتوانانی بە شێوەیەکی باشی بەڕێوەی بەری لەوێ کارەکانتان چۆن هاوڕێکانە لێرە هەمیشە کاری باش و کاری مرۆیانە ئەکەن لەوێ هەوڵەکانی ئێوە چۆنە شوێنێکی باشتانەیە بۆ خۆتان یاخود ئەو دەستی هاوکاریانەتان لە ڕووی مادی و معنەویشەوە چۆنە بۆ ئێوە بەڵێن طبعا ئێمە وەکو ئۆفیسی کەرکووکی ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت ئێمە ساڵانێکی زۆر لە شاری کەرکووکیشمان کردبوو بەڵام لە 2020ەوە سەرقاڵی کۆمەڵێک پرۆگرامین لە شاری کەرکووک کە لە ناویانە پێگەیاندنی تواناکانی گەنجە کە بەشداری سیاسیان هەبێت بۆ پێی کە شاری کەرکووک کۆمەڵێک نەتەوە و ئاین و بیر و ڕای جیاوازی تایە ئامانجمانە کە ئەم گەنجانە بتوانن توانایەکی باشیان هەبێ بتوان گەنجی سەرکردیان لێ دروست بێت کۆمەڵێک گەنج بن تا بتوانن بەرپرسیارانە خۆیان کێشەکانی کۆمەلگا بگەێنن چونکە ئەگەر هەر چاوەڕێکین ئێمە بە گۆڕانی حکوومەتەکان گۆڕانکاریەکان بەڕاستی زۆر خاو ئەبێت و ڕەنگە نەگاتیش بەڕاستی بۆیە ئامانجمانەوەی کە کۆمەڵێک گەنجی زۆر چالاک دروست بکرێت چ لە ناو شاری کەرکووک چ لە قەزا و ناحەکان طبعا ئێمە لە شاری کەرکووک تەنیا لە سنتەری شارە ئیش ناکەین لە قەزای حەویجە کارەکەین کە ناوچەیەکی تا ڕادەیەک مەترسیدارە لەسەر ئاستی عێراقا بەڵام ئامانجمانەوەی کە هیچ ناوچەیەک نەمێنێت ئێمە دەستمان پێی نەکات و هیچ پێگەیکی کۆمەلگا نەمێنێت کە ئێمە بێبەشمان کردبێت لە چالاکیەکانمان هەر بۆیە لە ئێستاە بە شێوەیەکی چڕ و پڕکار لەسەر ئەواکەین کە چۆن بتوانین هەم گەنجی بەتوانامان هەبێت هەم بتوانین کە حکوومەت و کۆمەلگا لە یەکتر زیاتر نزیکەینەوە نێتوەرکێک دروستکەین تۆڕێکی پەیوەندی دروستکەین لە نێوان هاوڵاتیان و لە نێوان لایەن حکوومەکان لە هەمان کاتیشا هەوڵی ئەوە بدەین کە بتوانین ئەو ناوچانەی کە دەستمان پێ نەگەشتووە باشتر کاری تیا بکەین لە ناویانە کە لە ئێستا زیاتر تەرکیزمان لەسەر گەڕانەوەی ئەو خێزانە ئاوارانەیە کە لە شاری کەرکووکان و بە ئەسڵ خەڵکی حەویجەن تا بتوان بە شێوەیەکی سەلامەت بگەڕێن و ناوچەکانیان بێوەی تووشی هیچ هەڕەشە و مەترسیەک بنەوە ئەمەش بە ڕێخستنی کۆمەڵێک دایالۆگ و گفتوگۆی کراوە لە نێوان شێخی عەشیرەت و کەسایەتیەکانی قەزای حەویجە بە ئامانجەوەی ئەوان بربەستەکان بخەنە ڕوو ئەوان هانی خەڵکی خۆیان بدەن کە دووبارە بێنەوە دەیەکانیان ئاوادان بکەنەوە بگەڕێنەوە ناوچەکانی خۆیان
زۆر باشە خۆت ئاماژت پێکرد لە کۆربەندەکەدا تۆش قسەی خۆتە هەبووە تا چەند کاریگەری هەبوو لەسەر ئەو ڕێکخراوانەی دیکە کە بەشدار بوون لە کۆربەندەکە و ئەو ڕۆژنامەنووسانەی وڵاتانی دیکە کە لەوێ بەشدار بوون. بەڵێم بەڕاستی ناتوانم ئەویان بپێوم بڵێم ینی ئەوە لای خۆیان ئەمێنێتەوە بەڵام ئەوەی کە جێی خۆشحاڵی بوو من ناسینی کۆمەڵی خەڵکی زۆر بوو کە لە وڵاتی زۆر جیاوازە و هەنێ وڵاتی زۆر دوورە دەستی جیهان کە ڕەنگە لە فرسەتی ترا من ئاسان نەبێت بە خەڵکی ئەوێ بگەم بەڵام لەو کۆنفرانسە دەرفەتێکی زۆر باش بوو کە تا بزانی ڕۆژنامەنووسانی ئەوێ بربەستەکانیان چێ و لە هەمان کاتیشا تا گوێ لە جیاوازەکانیش بگری بەڕاستی من لەوێ کە ینی گوێم لەو هەموو بەربەست و ئەڵنگاریان نابوو کە ڕۆژنامەنووس لە ئەفغانستانەوە لە کۆمەڵێک ناوچی جیاوازەوە باسییانە کرد ینی هەست بە نزیکایەتەکەی هەنێ جار کە تۆ ڕەنگە ئەو ژینگانی کە تۆ کاری لە ئەەکەی تا ڕادێک هاوشێوەی لەناو جیهانە ئەدۆزیتەوە چ لە خاڵی ئیجابی بێت لە خاڵی سلبیا بێت تۆ توانی هەستکەی کە بەڕاستی ئەتوانین ینی بێکەوە هەمان دیتگامان هەبێت ڕاستە وڵاتی جیاوازە نەتەوەی جیاوازە بەڵام ئەکرێت نزیک بوونەوە هەبێت بۆ لەولایەنەوە هەستمە کرد کە گرنگێکی زۆری هەیە کە زۆرترین خەڵک ئەناسی زۆرترین کەس لە تۆ ئەناسێک کە ئەزانێ کوردی هەنێکی بەلایەوە سیر بوویانوت کورتکێیە هەنێکی تریانەوت بیستومانە لەسەرتان بەڵام یەکەم جارە کەسێکی کورد ببینین زۆر حاڵەتی لەو شێوەیەم توش بوو پرسیاریویانە کرد کە چۆنە بارودۆخی کوردستان چۆنە زۆر پێیان خۆش بوو زۆر تامەسرۆ بوون کە زیاتر ببیستن و ڕێخەرانی پانەڵەکە بە هەمان شێوە ڕێخەرانی کۆنفرانسەکە کە گفتوگۆم لەگەڵیانە کرد زۆر بەوە ینی متحمس بوون کە بزانن کە کوردان چۆن بیرەکەنەوە و خۆشحاڵیش بوون کە ئێمە توانی ومانە بەشێک بین لەو کۆنفرانسە جیهانیە. باشە خاتو تارە لەگەڵ ئەوەی کە ئەم کۆربەندە چەندین باسی گەرمی لە خۆی کۆکردبەوە یەکێ لەو باسانەشی کە ئەگەر واز لە جەنگ بێنین باسی ژینگە و کەش و هەوایە کە ئێستا باسێکی گەرم و چەندین کۆڕ و سمینار و ئەم کۆربەندەش بەشێکە لەو بابەتە ئەو بابەتانەی کە زۆر باسەکرا هۆکارە مرۆییەکان زیاتر زاڵ بوو یاخود هۆکارە سروشتیەکان یاخو ئەم تێکدانی ناهاوسەنجی بەهۆی جەنگەوە کە تووشی وڵاتانی ئەوروپا بۆ بەتایبەتی لە رووسیا و ئۆکراینە ئەمانە تا چەند باسی لێوەکرا توانم بڵێم باڵانسێکی باش ڕاگیرا بوو لەولایەنەوە ینی باڵانسێکی زۆر باش بوو هەست ناکرد کە هیچ بابەتێک ینی لەو لایەنانەوە لایەنی مرۆیی و لایەنی سروشتیش مەسەلەن دانێک زاڵ بە بەسەر ئەوی ترا چونکە چ لە وەرکشۆپا بێت چ لە پێشکەشکردنی سمینارا بێت چ لە کاتی کۆنفرانسەکەیە بێ هەستە کرد کە زۆر باش گرنگی خراوەتە سەر ئەوەی کە ئەو کێشە جیهانیانە چین کە ڕوبەڕووی ئەبینەوە چ لە گۆڕانی کەشوهەوا بێ ئایا میدیا توانێت چۆن ڕۆڵی هەبێت لەم لایەنەوە چۆن نتوانێت کە بە ئاڕاستێکی باشتر ئیش بکات تەنانەت میدیا کاریتیا بوو کە لەلایەنی زانستی ینی باسی ئەویانە کرد کاریانەوە بوو کە ڕۆژنامەنووسی بواری زانستین باسی تەحلیلی کۆمەڵی بابەتیانە کرد کە زۆر گرنگ بوو بۆ ڕۆژنامەنووسانی ئامادە بوون چونکە زۆر کەس هەبوو لەویا مەسەن پێویستی بۆ بوو کە دیتگای خۆی فراوانتر بکە لەو بابەتانە و بزانێت لەسەر ئاسی جیهانە باردۆخەکە چۆنە و بیریشمان نەچێت کە کۆمەڵی کەسایەتی سیاسی باڵادەستیش لەوێ ئامادە بوون لە ناویانە نوێنەری نەتەوەی گرتووەکان بوو کۆمەڵێک کەسایەتی سیاسی لە ئەڵمانیا و لە سەرانسەری جیهانش سپیچی تایبەت لەلایەن سەرۆکوەزیرانی ویلایەتی باکووری ڕاین لە ئەڵمانیا پێشکەش کرا کە باسی پاڵپشتی و گرنگی خۆیانیانە کرد بۆ ئەم بابەتانی کە لە ئێستا ئاماژەی پێکرێ بۆ توانم بڵێم کە کۆمەڵێک کەسانی باڵادەست و سیاسیش لە بەندەکەی ئامادە بوون و باڵانسێکی باشیان ڕاگرتە بوو لەوەی کە بتوانن بابەتە ژینگەیەکان و بابەتە مرۆیەکان ژووکوێک بگەێنن بە ئامادەبووەکان. زۆر باشە کەواتە سەرکۆ ئەو جۆرە کۆربەندانە زۆر گرنگە کاتێک کە بەشداربوانی خۆشمان کوردەکان بەشداری بن تا دوایی بتوان ئەزمونونەکانی ئەوێ بگوازنەوە بۆ ئێرە و تاوەکو خۆشمان سوودیان لێ ببینین دەستەکانە خۆش بە هیوای سەرکەوتن بە هیوای کاری باشتر بە هیوای ئەوەی کامیشە ساڵانەیەوە بتوانن بەشدار بن بۆی کە بتوانن ئەو گفتوگویانەی لە جیانە ئێستا باسی لێواکرێ ئێوەش بتوانن بەشدار بن و ئێمە شارێمەکەمان کۆمەڵە لەو کێشانە لەیان و نزیچین بۆی کە بەرەو ئاراستێکی باشتری بەری دووبارە سپاس بامەدە.